تەنانەت پێش لە بڵاوکردنەوەی بیرەوەریەکانی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی پێشووی ئەمریکا جۆن بۆڵتۆن یەکەمی ڕیزبەندی فرۆشتنی ئەمازۆنی وەرگرت، ئەوەش لە کاتێکدایە کە ئیدارەی سەرۆک ترامپ بە شێوەی خێرا دەیەوێت لە ڕێگەی دادگاوە ڕێگری بکات لە بڵاوکردنەوەی لە ڕۆژی 23 حوزەیراندا. پێگەی بیسخولێکی فەڕەنسی بە ئاماژە بە لاپەڕە گرنگەکانی کتێبی ئەوەی لەو ژوورەدا ڕوویدا کە ڕۆژی چوارشەمە نیویۆرک تایمز و واشنگتن پۆست و وۆڵ ستریت و جۆرناڵ هەندێک هەڵبژاردەیان بڵاو کردوێتەوە. جۆن بۆڵتۆن ئاماژە بەوە دەدات کە دۆناڵد ترامپ سیاسەتی دەروی ئەمریکای لە پێناوی بەرژەوەندی کەسی خۆی و هەڵبژاردنەوەی دووبارەییدا بەکارهێناوە. بۆڵتۆن دەڵێت دیموکراتەکان نەزانانە خۆیان بەستەوە بە دۆسیەکەی ئۆکرانیاوە ئەگەر ئەوان سیاسەتی گشتی دەرەوەی ترامپیان بۆ لادانی بخستایەتە ژێر پرسیارەوە لەوانە بوو ئەنجامی زۆر جیاوازی لێکەوتایەتەوە. بەڵام بە پێی وتەی ڕەخنەگران بۆڵتۆن لەبەر ئەوە خۆی بوارد لە شایەتیدان لە بەردەمی کۆنگرێسدا چونکە دەیویست پارێزگاری لە قازانجی ملیۆنان دۆلاری فرۆشتنی بیرەوەریەکانی بکات. پێگە فەڕەنسیەکە 5 خاڵی لە بیرەوەریەکە وەرگرتووە کە لەم قۆناغەدا ترامپ تووشی شڵەژان دەکات. جۆن بۆڵتۆن ئاماژە بەوە دەدات کە لە پراوێزی لووتکەی 20 لە ئۆساکای ژاپۆن لە گفتوگۆی نێوان ترامپ و شی جینگبینگی سەرۆکی چیندا ترامپ ئاراستەی گفتوگۆکانی بۆ بابەتی هەڵبژاردننی سەرۆکاتی داهاتوو گۆڕی بەوەی بەلای ناوبراوە زۆر گرنگە چین سۆیا و گەرمی زیاتر لە ئەمریکا بکڕێت. ئەوەش ئەنجامێکی باش دەبێت لەسەر ڕای جوتیارانی گوند نشینی ئەمریکا لە هەڵبژاردنەکاندا. لەبارەی بەرگری ترامپ لە محەممەد بن سەلمانی جێنشینی سعودیە لە دوای تیرۆری ڕۆژنامەنووس جەمال خاشەقچی بۆڵتۆن دەڵێت هۆکارەکەی گۆڕینی ئاراستەی ڕای گشتی بوو لەسەر بابەتی ئیمێڵەکەی ئیڤانکای کچی کە پێشتر ترامپ لەسەر بەکارهێنانی ئیمێڵ لەلایەن ڕکابەرەکەی بۆ کۆشکی سپی هیلاری کلینتۆن ڕەخنەی توندی ئاراستەی ناوبراو کردبوو کە چۆن مەسەلەی ئاسایشی نەتەوەی وڵاتی بە بەکارهێنانی ئیمێڵ خستووەتە مەترسیەوە، بەڵام ئیڤانکا هەمان هەڵی هیلاری دووبارە کردوێتەوە. لە کاتێکدا ئەندامانی کۆماری ئەنجومەنی پیرانی چین بە پێشێلکاری مافی مرۆڤ تۆمەتبار دەکەن. بەوتەی بۆڵتۆن سەرۆک لە ئۆساکا پاساوەکانی سەرۆکی چینی لەسەر سەربازگەکانی شینکیانگ بۆ زیندانیکردنی ملیۆنی ئیگۆرە موسڵمانەکان قبول کردو و بە سەرۆکی چینی ڕاگەیاندووە کە پێویستە ئەو وڵاتە لە دروستکردنی ئەو سەربازگەیەدا بەردەوام بێت. بۆڵتۆن هاو ئاهەنگە لەگەڵ مایکل وۆڵفی نووسەری کتێبی ئاگر و تووڕەییدا لەوەی کە ترامپ کەسێکی نەزانە. ئاماژەی بە چەند نمونەیە کردووە لەوانە لە سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیای پرسیوە ئایا بەریتانیا خاوەنی هێزی ئەتۆمیە، لە سەرۆکی ئەرکان جۆن کیلی پرسیوە ئایا فنلەندا بەشێکە لە رووسیا. بۆڵتۆن دەڵێ زانیاریدان بە ترامپ لەبارەی جوگرافیای سیاسیەوە بێسوودە چونکە سەرۆک زۆربەی کاتی بە قسەکردنەوە دەباتە سەر نەگوێگرتن. ناوبراو لەبارەی ڕاوێژکاران و فەرمانبەرانی ئیدارەی سەرۆکەوە دەڵێت ئەوان لە نێوان شڵەژان و گاڵتەجاڕیدان. باسی لووتکەی 2018 نێوان ترامپ و کینگ جۆنگ ئون دەکات کە پۆمپێی وەزیری دەرەوەی لەبارەی ترامپۆ نووسیوێتی ئەو جەنگە لە هەرزەگۆیی شتێکی تر ناڵێت. خانەی بڵاوکردنەوەی سیمۆن ئەنشۆسەر ڕایگەیاندووە کە کتێبەکە بەڵگەنامەی و زۆر لە دۆسیەکەی ئۆکرانیای تێپەڕاندووە کە سەرۆکی لەسەر دادگایی کرا. کتێبەکە ئێستا لە کتێبخانەدایە و ئامادەی بڵاوکردنەوە لە کاتی دیاریکراودا. But the State Department and others are following up on it. We're very concerned.